سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانین لە پانۆرامای ئەم شەو بۆ قسەکردن و گفتوگۆکردن سەبارەت بە بابەتیشی دیکە. وەک ئاگدارن ئێستا کاتی دوورینەوەی وەرزی درێنەکردنی گەنمە و لە ناوچەکانی دەوروبەری کەرکووک و سەرگەڕان و داقوق و بەشێک لەو گوندە کوردنشینانەی کە لە سنووری مادەی 140دان و گرفت و کێشەیان لەسرە بەداخەوە کە بە بەردەوام جوتیارانی کورد لەو ناوچانە لەگەڵ عەرەبە هاوردەکان تووشی گیر و گرفت دەبن. هەنی تازەترین گرفتی شەوەیە کە لە ئێستادا جوتیارانی کورد سەرقاڵی درێنەکردنی گەرمەکانیانن کێشە و گرفت و ئاستەنگیان بۆ دروست دەکرێت بە جۆرێک ترس و نیگەرانی لە دڵی جوتیارانی کورد لەو ناوچانە دروست بووە کە دەیانەوێت هەرچی زووە بەرهەمەکانیان بدورنەوە لە ترسی ئەوەی کە بە ڕووداوی نەخوازرا و بە گەڕگرتن و بە هەندێک بابەتی دیکە زەرەر و زیانیان پێ بگەن کە لە ساڵانی ڕابردوو ڕووداوی لەم شێوەیەمان بینیوە. دەمەوێت دانی قسە لەسەرەوە بکەین بۆچی لە دوای چەندان جار لە بەڵێن و لە هەوڵدان بۆ چارەسەری کێشەی جوتیارانی کورد لە کەرکووک تا ئێستا ئەم کێشەیە بە بنەڕەتی چارەسەر نەکراوە گین ئەگەرچی چەندین جار بەرپرسانی کورد لە حکوومەتی عراقی و نوێنەرانی کورد لە ئەنجومەنی نوێنەران بەڵێنی ئەویاندا و مژدەی ئەویان بە جوتیارانی کووردا کە ئەم کێشانە بۆ هەمیشەیی چارەسەر دەبن بەڵام بەداخەوە هەموو ساڵێک لەم سەر وەختانەدا ئەم کێشە و گیر و گرفتانە سەر هەڵدەدانەوە. دەمەوێت قسەی زیاتر بکەم سەبارەت بەم بابەتە لەگەڵ بەڕێز شێخ نەجات تاڵەبانی نوێنەری جوتیارانی کورد لە کەرکووک کە ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵم دەبێت کاک شێخ نەجات سوپاس بۆ ئەم دەرفەتە. بۆ چەندەمین جارە من و تۆ گفتوگۆ لەسەر ئەم بابەتە دەکەین حەزەکە مەرهەمان پرسیار لە جەنابەت بکەمەوە بۆچی تاوەکو ئێستا کێشە و گیر و گرفتەکانتان بۆ چارەسەر نەبووە؟ سڵاو لە جەنابتان، سڵاو لە کارمەندانی تەلەڤیزۆنە بەڕێزەکەتان، زۆر سوپاس. سڵاو لە گۆگران و بینەرانی ئەو تەلەڤیزۆنە. دەستەی قسەکانم دەست پێ دەکەم بە ئەڵێم کەرکووک نەوتەکەت شادەماری دڵی بەرپرسانە، خاک و خەڵکەکەتیش بۆ زبڵدانە بەداخەوە ئەڵێم لەگەڵ ڕێزم بۆ خەڵکی کەرکووک ئەڵێم خوایە بیبڕی شادەماری دڵی ئەو دز و جەردانە. بەداخەوە ئەڵێم کێشەی زەوی وزاری کورد لە کەرکووک کێشەیەکە زۆر کۆن بووە هەر لە وەختی ڕژێمی بەعسی گۆڕبەگۆڕەوە لە ساڵی 73 بەم لاوە دەستی پێکرد کەوا دەستی کرد بەهێنانی عارەبی هاوردە لە شارەکانی تری عێراقەوە و نیشتەجێیانی کرد لە ناو ئەرزی کورد و تورکمانی شاری کەرکووک و لە ساڵی 75ەوە دەستی کرد بە دەرکردنی چەند بڕیارێکی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی هەڵۆشاوە کە دەستی پێکرد لە بڕیاری 369ەوە حتا ڕوخانی ڕژێمی بەعسیش هەر ئەو بڕیارانە هەر مەوجود بوو بە گوێرەی بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش زیاتر لە 300,000 دۆنم ئەرزی کورد و تورکمانی دەست بەسەراگرت و دابەشی کرد بەسەر عەرەبی هاوردەیە لە شاری کەرکووک و لە دەوروبەری شاری کەرکووکە. و لە دوایەوە لە ساڵەکانی دوای ئەوە بە بڕیارەکانی لجنەی شئونی شیمال کە لجنەیەکە سەر بە ڕژێمی بەعس و سەر بە بەعسی لە ناوچووە و هەڵوەشاوەیە دیسانەوە زیاتر لە 900,000 دۆنم ئەرزی کورد و تورکمانی دەست بەسەراگرت و بەناوەی ئیتفاوە حەقی کورد و تورکمانی لەسەر سڕیەوە و بەناو وەزارەتەکانی حکوومەتەوە تۆماری کردن و دابەشی کرد بەسەر عەرەبی هاوردە و قسمێک لە عەرەبی شاری کەرکووکە. لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسی گۆڕبەگۆڕ لە ساڵی 2003 و لە دوای ئەوەی کەوا دەستوری عێراق دەنگی لەسەر درا و پەرلەمانی عێراق دامەزرا ئەو وەختە کورد باڵا دەست بوو لە بەغدا، یعنی دەستڕۆبوون لە بەغدا 60-70 دامی پەرلەمانمان هەبوو لە بەغدا، وەزیرێکی زۆرمان هەبوو، سەرۆک کۆمارمان کورد بوو، بەڵام ئەڵێم بەداخەوە خەمخۆری ئەوە نەبوون کەوا کێشەی زەویوزاری کوردی کەرکووک و تورکمانی کەرکووک چارەسەر بکەن لە بەغدا لەسەر ئەوەی کەوا خۆیان بەداخەوە ئەڵێم کێشە و ململانێ لە نێوان لایەنە کوردیەکانە وای لێیان کرد کەوا کەرکووکیان لەبیر کرد و کەرکووکیان خستە لاوە
و مادەی 140 کە مادەیەکی دەستوریە دیسانەوە هەر دەستیان پێ کرد و طبعا لایەنی تریش کە لە بەرامبەرمانن و حکوومەتە یەکردوایەکانی بەغدا ڕازگۆ نەبوون لە جێبەجێکردنی بەڵێنەکانیانە لە بەرامبەر کورد بۆ جێبەجێکردنی مادەی 140 و چارەسەرکردنی ئەو کێشانە تا ئێستا وەکو خۆی ماوەتەوە، ئەو برینە تا ئێستا وەکو خۆی ماوەتەوە، هەر لە ماوەیەک بۆ ماوەیەک هەو ئەکاتەوە و سەر هەڵ ئەداتەوە، ژیان لە کوردی شاری کەرکووک تێک ئەدا، ژیان لە جوتیاری کەرکووکی کوردی کەرکووک تێک ئەدا و وەزعەکەی لێ ئەشێوێنێت. ئەوەی ئێستا کە ئەیبینین لە سەرگەڕان و دەوروبەری ڕوو ئەدات بەداخەوە ئەڵێم کەوا بەڕاستی جێگەی داغە و بەجێگەی غەم و خەفەتە بۆ کورد کەوا تا ئێستاکە سەرکردایەتی کورد نەهاتووەتە سەر خەت بۆ هەواڵپرسینێک لە ئەو جوتیارانەی کە لە سەرگەڕانە تووشی ئەو کێشە گەورەیە بوون کە بەرووبوومەکانیان ئەمڕۆ ئامادەیە بۆ دروێنە، بەڵام ڕێگریان لێکرێ و عەرەبی هاوردە هاتووە لە ناو سەرگەڕانە و لە ناو پەڵکانەیە دەستیان داوەتە بەردەستی ئەو کوردە و لە پاڵی ئەوانیشەوە سوپا و هێزێکی ئەمنی زۆر لەوەیە کەوا ڕێگری ئەکەن تا ئێستاکە ئەو جوتیارانە دروێنە بکەن کە بەداخەوە ئەڵێم جارێکی تریش ئەم قسەیم ئاراستەی سەرکردایەتی کورد ئەەکەم بە هەموو حیزبەکانەوە با گۆ لەو ئافرەتە کوردەی خەڵکی سەرگەڕان بگرن کە دوو ڕۆژە لە فەیسبووکەکان و لە بڵاوکراوەکانە قسە ئەکا لە بەرامبەر ئەو وەزعە کە ئامادەیە ئەڵێ خوێنی خۆم بەخت ئەەکەم داوا لە سەرکردایەتی کورد ئەکا بە دەنگیانەوە بچن، بەڵام ئەڵێم بەداخەوە حتا ئێستا باشە کاک نەجات وە کاک نەجادیانی بەردەوام جۆمان لەوە ئەبێ لە زاری بەرپرسانی کوردەوە کە کێشەی ئەم جوتیارانە چارەسەر بووە و هیچ مەترسیەک نییە لەسەر زەوی وزارەکانیان، بەڵام لە پاڵەمانەدا بەردەوام کێشە هەیە. ینی ئەگەر وایە بۆچی ئەنی بە یەکجاری ئەم کێشانە چارەسەر ناکرێت؟ خۆ ئەگەر چارەسەر ناکرێت بە ڕاشکاوی بە جوتیارانی کورد بڵن کە بەڕاستی ئەم کێشەیە بە ئێمە چارەسەر ناکرێت. خۆی کێشەکە لەوەیە تا کاتێک کە کێشەیەک سەر هەڵەدا لە ململانیەکانە سەیرەکەی هەر بەرپرسێکی سەر بەلایەنێکی حیزبی وای نیشان ئەدا کە کێشەکەی چارەسەر کردووە و خۆی چارەسەری کردووە، بەڵام لەگەڵ ئەوەیشا ئەو کێشەیە وەکو خۆی ماوەتەوە بە شێوەیەکی کاتی بۆ ڕۆژێک و دوو ڕۆژ و یا سێ ڕۆژ چارەسەر ئەکرێت، وەکو برینێک چارەسەرێکی یەکجارەکی بۆ ناکرێت، دیسانەوە سەر هەڵ ئەداتەوە و چارەسەری ئەم کێشانە لە ساڵی 2012 بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراق ژمارە 29 دەرچوو بۆ هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی لیژنەی شئونی شیمال کە ئەو بڕیارانەی هەڵوەشاندەوە و ئەو گرێبەستانەی هەڵوەشاندەوە کە بە گوێرەی بڕیارەکانی لیژنەی شئونی شیمال بۆ عارەب کرابوو، بەڵام هەر لەو کاتەیە پێویستی بەوە بووکەوە وەزارەتی کشتتوکاڵی عێراق گرێبەستەکان هەڵبوو شێنێتەوە و وەزارەتی دادی عێراقیش ئەو بڕیارانە لە ڕێگەی دەوائری تەزیری عقاری و جێبەجێ بکات، بەڵام بەداخەوە ئەڵێم نە وەزارەتی کشتتوکاڵی عێراق و نش وەزارەتی دادی عێراق ئەو ئەرکەی کە کەوتبووە سەرشانیان جێبەجێیان نەکردبوو و هەتا ئێستاکە هەر لە ماوەیەکە بەرپرسێک یان یەکێک دەرەچێت 4-5 قسەی ڕێکوپێکەکە بۆ خۆی، بەڵام قسەکان هەموو بێبنەمایە، کێشەکان چارەسەر نەکراوە تا ئێستا وەکو خۆی ماوەتەوە. کێشەکان لە دادگاکانە لە کەرکووک کورد طبعاً بە ئەوەی کەوا وەزارەتی کشتتوکاڵ و بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی کەرکووک پشتگیری عارەبە هاوردەکان ئەکەن، جا لەبەر ئەوە حتا لە دادگایە کورد زۆربەی زۆری ئەو کەیسانە ئەدۆڕێنێت و هیچ شتێکی پێ ناکرێت. زۆر پێویستە ئێستا لە وەزارەتی دادی عێراق کە بەڕێز کاک خالید چوانی ئەمڕۆ وەزیری دادی عێراقە بڕیاری ژمارە 29 جێبەجێ بکات بۆ
چارەسەرکردنی کێشەی نێزیک لە 900,000 دۆنم ئەرزی کورد و تورکمان کە بڕیاری ژمارە 29 ئەنجومەنی وەزیرانی عێراق هەڵی وەشاندووەتەوە ئەبێت ئەمڕۆ بڕیاری ژمارە 29 بە زووترین کات جێبەجێ بکرێت بۆ ئەوەی لە سەتا هەفتای ئەو کێشانە چارەسەر بکرێت بەڵام تا ئێستاکە هەوڵەکان نەگەیشتوتە دەرەنجام یعنی وەکو خۆی ماوەتەوە بەداخەوە ئەڵێم. کاک نەجات پێکێنان یاخود دروستکردنی ئەنجومەنی نوێی پارێزگای کەرکووک و دانانی ئیدارەیەکی نوێ بۆ ئەم پارێزگایە هیچ لە کێشەکانیەوە دەگۆڕێت؟ لەگەڵ ڕێز و احترامم بۆ هەموو کەسێک کە ناوی دەرچووە بووەتە ئەندامی ئەنجومەنی پارێزگا، بەڵام ئەوە حاڵی وەزعەکەیە کورد ناتوانێت پارێزگا ئەنجومەنی پارێزگای سەکارا بکاتەوە و پارێزگارێک دابنێت بۆ کەرکووک لەبەر ئەوەی کەوا ئەوەڵە لە ناو لایەنە کوردیەکانە کێشە هەیە، دواییشان ئەمڕۆ ئێمە لەگەڵ عارەب و تورکمانە بەرامبەرین لە دەنگەکانمانە و لە ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووکە تا ئیسە نەیانتوانی و ئەنجومەنی پارێزگا کارا بکرێتەوە. بەڵام ئەگەر ئەنجومەنی پارێزگا کارا بکرێتەوە، ئەگەر ئەو کەسانەی کەوا ناویان دەرچووە بوونەتە ئەندامی ئەنجومەنی پارێزگا بە نەفەسێکی کوردایەتی بە دڵسۆزی کار بکەن، ئەتوانن تۆزێک لە کێشەکان کەم بکەنەوە، بەڵام کێشەکان بەوان چارەسەر ناکرێت تا سەر کێشەکان ئەبێت لە بەغدا چارەسەر بکرێت. وەکو وتم بڕیاری ژمارە 29 لە وەزارەتی داد جێبەجێ بکرێت و پاڵەپەستۆیەک زەختێک بخرێتە سەر وەزارەتی زراعە کە بۆ کۆتایی ئەو گرێبەستانە هەڵبووە شوێنێتەوە کە بۆ ئەو عەرەبە هاوردانە کراوە بە گوێرەی بڕیارەکانی لیژنەی شؤونی شیمال و 300,000 دۆنمیش کە بە بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی هەڵوەشاوە مەجلیسی قیادەی سەورەی منحەل کەوا گرێبەستی بۆ عارەب کراوە و دابش کراوە بەسەر عارەبە، ئەوەش ئەبێت یان لە پەرلەمانە دەنگی لەسەر بڕیارەکانی هەڵوەشاندەوە بدرێت و یانیش لە دادگای فیدراالی ئەو بڕیارانە هەڵبوەشێتەوە کە ئێمە ئێستا دوو کەسمان بردووەتە بەردا دەستی دادگای فیدراالی لە ماوەی 8 مانگێکە دەدانیشتن کراوە، بەڵام لێرەوە دیسانەوە ئەڵێم بەداخەوە حتا ئێستا سەرکردایەتی کورد دەستی یارمەتی بۆ ئێمە درێژ نەکردووە بۆ ئەو کارە. ئێمە گروپێکی 5-6 کەسین بەڕاستی، یعنی لێرەوە دەستخۆشی زۆر لە زۆر بەڕێز کاک دکتۆر یوسف محەممەد سادق ئەەکەم و زۆر دەستخۆشی لە بەڕێز پارێزەر مامۆستا زەرەدەشت خالید محەممەد ئەەکەم و بەڕێز مامۆستا دیلانی مامۆستا غەفور کە تاکە پەرلەمانتارێکە حتا ئێستاکە دەستی یارمەتی بۆ ئێمە درێژ کردووە لە ناو ئەو کەیسانەیە و ئێستا کەیسەکەمان گەیشتووەتە دوا هەنگاوەکانی. بەڵام لێرە کێشەیەکمان هەیە کە دادوەرێکی کورد کە سەر بە پارتی دیموکراتی کوردستان بوو بەداخەوە دەستی لە کار کێشاوەتەوە. ئێستا ئێمە پێویستیمان بەوەیە کە یان دادوەرێکی لە شوێن ئەو دادوەرە دابنرێت کە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە سەر بەو پارتی دیموکراتی کوردستان بووە و هەروەها دادوەرێکی احتیاتیش هەیە بۆ کورد، ئەویش ئێستا نییە. داوامان ئەوەیە کەوا پەلە بکرێت لە دانانی ئەو دوو دادوەرە کووردا، چونکە لە ناو دادگای فیدراالیە ئێستا هەموو بڕیارەکان بە دەنگدان دەرئەچێت، ئەبێت ئەو دەنگانەمان لە دەست نەدەین. ئێمە لێرەوە داواکارم لە سەرکردایەتی کورد کە لەم لەحزەوە غەمغۆری ئەم کەیسە بن و ئەو دوو دادوەرە کووردە دا بمەزرێنن دایان بنێن. پێویستی بەوە هەیە کەوا مەرسومی جمهوری لەلایەن جەنابی سەرۆک کۆمارەوە بۆیان دەربچێت و لە دادگای فیدراالی دابنیشن بۆ ئەوەی لە دەنگدانە ئەو کەیسانە نەدۆڕێنین و کاریسەیەکی تر بەسەرمانانەیە. ئەمەش
دارێکی تریش باشە دووبارە و سێبارە تۆ باسی داوە چەند کەسێکت کرد کە سوپاست کردن لەوەی لەگەڵتان بوون بەڵام ئەو کەسانە لە پەنجەکانی دەستێ ناپەڕن ینی چۆن دەکرێت لەو ژمارە بێشماری پەرلەمانتار و بەرپرسی کورد لە بەغدا چەند کەسێک پاڵپشتیتان بکە؟ والله من حقیقەتێکت بۆ ئەڵێم قەت ئینکار ناکرێت ئەوەی کەوا کراوە وەکو پێتم وت دیسانەوە دووبارە دکتۆر یوسف پارێزەر زەردەشت خالید مامۆستا دیلانی مامۆستا غەفور ئێمەش وەکو ئەو گروپەی کە خۆمان لەوێین بەندە برا بچووکتان شێخ حەزەدین تاڵەبانی کاک محەممەد ئەمین لە سەرگەڕان و مامۆستا غەفوریش دایمە لە کەیسەکانە وەکو پاڵپشتیەک لەگەڵمانە ئامادە بووە لە دوای ئەوە کەسێکمان نەبینیوە حتا ئێستاکە بەدەنگمانەوە بێت و بەنمونە ڕۆڵی وەزیری دادی حکوومەتی عراقی کە خۆی کەرکووکیەوە چەندین جار من ئاگام لێ بووە لەسەرم بابەتە هەڵوێستی هەبوو بەڵێنی بەجوتیارانی کورداوە بەر ڕێگەی یاسایی ئەم کێشەیە چارەسەرکردیارە مەبەستم لە بەڕێز خالید شوانیە یان بەنمونە ڕۆڵی بەڕێز لەتیڤ ڕەشید سەرۆکۆماری عێراق چەندین جار باسی لەوە کردو بە بەیاننامەی فەرمی کە ناکرێت مافی جوتیارانی کورد لە کەرکووک زەوت بکرێەوە زۆر بەرپرسی دیکە بۆ ینی لام سەیرە کە جەنابەت باسی و چەند کەساکەی بەڕێز وەزیری داد ناتوانێت ڕۆڵ ببینێت لە دادگای فیدراالی ناتوانێت ینی کێشەی دادگای فیدراالی سەر بە مەجلیسی قەضای ئەعلایە سەر بە وەزارەتی داد نییە لەبەر ئەوە ناتوانێت ڕۆڵ ببینێت دیارە من لە ڕۆ قەومیەکەشەوە باسم لایانی کەم ئەمانە ئەمناوان ئەوانی کە باسمان کرد کوردن و لەسەر برا جوتیارە کوردەکانیان لە کەرکووک دەبێت داکۆشی بکەن من باسی دادگای فیدراالیت بۆکەم دادگای فیدراالیت بۆکەم بەڵام ئەوەی ئیسەر لەسەر وەزیری دادا جێبەجێکردنی مادەی بڕیاری ژمارە 29 ئەنجومەنی وەزیرانی عێراقا کە کاک خالید شوانی زۆر جار یعنی تەدەخولی کردووە لە زۆر مەوزوع یارمەتی دەرمان بووە بەڵام لە دادگای فیدراالی ناتوانێت ڕۆڵ ببینێ بە مباشری چونکە کاک خالید وەزیری دادە وەزیری داد علاقەتی بە دادگای فیدراالیوە نییە بەڵام حتا ئێستاکەیش یعنی ڕاستیەکەی من ئەم قسەی لەرەوە ئەەکەم و مەسئول یعنی ڕۆڵێکی ئەو تۆمان نبینیوە لە جەنابی سەرۆک کۆمار بەرامبەر مەوزوعی چارەسەرکردنی کێشەی زەویوزاری کورد ئەو یعنی بڵێ مەسئول ئەوەیە کەوا دەستور جێبەجێ بکرێت بەڵام تا ئێستاکە ڕۆڵێکی وامان لێی نەبینیوەکەوا دیار و بەرچاو بێت من بۆ نمونەیەکت بۆ بێنمەوە ئێمە لە ساڵی 2006ەوە بە گۆرەی بڕیارەکانی دەستەی چارەسەرکردنی کێشەی مڵکداری زیاتر لە 17,600 دۆنم ئەرزی کورد لە منتەقەی داقوق گەڕانومانەتەوە بۆ ناوی جوتیارە کوردەکان بەڵام بەداخەوە ئەڵێم تا ئێستاکە وەزارەتی کشتتوکاڵی عێراق گرێبەستەکانی هەڵنەوەشاندووەتەوە و ئەو ئەرزانە تەسلیم بە خاوەنەکانی نەکراوەتەوە و لە ساڵی 2018 چوینە ئەوەی کەوا ئەرزەکانمان بکێڵین هێزێکی سەربازی هاتە سەرمان بە زۆر لەو ئەرزانە دەری کردین جوتیارە کوردەکانی دەرکرد و ئەو ئەرزانە تەسلیم بە عەشایەری عارەب کراوە و حتا ئێستاکە حاڵەتەکە بەو حاڵەتە ماوەتەوە کە ئەمە لە هیچ وڵاتێکە لە هیچ قانونێکە لە هیچ عرف و عاداتێکە نەبووە کە ئەرزێک تاپۆ بێت بە ناوی خاوەنی بێت بە هێزی سەربازی جوتیارە کوردەکان دەرکراوە لەو ئەرزە دەرکراوە و تا ئێستاکە بەدەستی عارەبەوە تا و زۆر حەوڵمانداوە تا ئێستاکە کەوا سەرۆک وەزیران ببینین یان سەرۆک کۆمار ببینین بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە تا ئێستاکە نەمانتوانی و ئەوان ببینین و ئەو کێشەیەمان بۆ ئەوان چارەسەر بکەین جا ئەگەر ئەمە تاپۆکەی بەناوتەوە بێت بە ناوی خاوەنە ڕەسەنەکانیەوە بێت و داگیر بکرێت ئەرزێک کاتا ئێستاکە تاپۆکەی بە ناوی وەزارەتی کشت و کاڵ و وەزارەتی دیفاع و وەزارەتی مالیە و حکمی مەحەلی ماوەتەوە چۆن بۆ ئێمە چارەسەر ئەکرێت بەداخەوە ئەڵێم یعنی کەس بەدەنگمانەوە نایە سەرکردەکانی کورد لێمان ناپرسن دەنگی دەستی جوتیارانی کورد ناگرن بیان گەینە چۆن خۆی ئێستا ئێمە نامانەوێت تۆ بێی شەڕەدە بابەمان بۆ بکەی شەڕەدە بابەمان بۆ مەکە
هێز و قووەتمان بۆ مەهێنا بەڵام بەلای کەمەوە دەستی جوتیارەکان بگرە بمانگەێنە سەرۆک کۆمار بمانگەێنە سەرۆکی وەزیرانی عێراق بۆ ئەوەی ئەو کێشانەیان لە ڕوون بکەینەوە بۆیانی باس بکەین بەڵام بەداخەوە هەڵێم تا ئێستاکە زۆرمان هاوار کرد لە ڕێگەی ئەم تەلەڤیزۆنە بەڕێزەی جەنابتانەوە و لە ڕێگەی هەموو کەناڵە کوردیەکانەوە بانگەوازمان لەوەیەوە ناتوانن بگەنە بەرپرسانی حکوومەتی عراقی بۆ باسکردنی کێشەکانتان بەس لانی لەماوەکانی ڕابردوو زۆر جار بینیمانە بۆ ئەم بابەت و کێشانەیانی هەرکام لەو ناوانەی کە باست کرد ئامادەی ئەویان تێدا بۆ کە لەگەڵ ئێوە دابنیشن. دانیشتوین ئێمە لەگەڵ جەنابی دکتۆر بەرهەم یادی بەخێر دوو جار بینیمان لەگەڵ جەنابی دکتۆر بەرهەم و ئەم کێشەیەمان باس کرد. ئێوە لەگەڵ هیچ کام لەو بەرپرسە حکومیانەی ئێستا نەتانتوانیەوە دابنیشن ینی ئەم کابینە ئێستا حکوومەتی عراقی نەمانتوانیوە نە لەگەڵ سەرۆک کۆمارە نە لەگەڵ سەرۆک وەزیرانە نەمانتوانیوە دانیشتین دەنگمان ناگات هاوار ئەەکەین تەڵەب ئەینووسین لە ڕێگەی کەناڵەکان و لە ڕێگەیشتی محاولەی شەخصیەوە ئەمانەوێت دەستمان بگاتە سەرۆک وەزیران تا ئێستا نەمانتوانیوە و ڕەنگ هەیە یعنی کاک خالید بتوانێت لەو بارەوە شتێکمان بۆ بکات جوولەیەکی کردووە لەو حاڵەتە ڕەنگ هەیە بتوانێت شتێکمان بۆ بکات هەر ئەوەنە بمانگێنێتە سەرۆک وەزیران بۆ ئەوەی ئەو حاڵەتی خۆمانی بۆ باسکەین یعنی معقوڵ نییە تۆ 17,600 دوێنم ئەرزی کورد بە ناوی خاوەنە ڕەسەنەوەکانی هەبێت تاپۆی دائیرەی تەسجیلی عەقاری هەبێت بەڵام داگیر بکرێ بە بەر چاوتەوە بیکێڵن ئەمە تەبعاً بێجگە لە ئەو 300,000 دوێنمەی کەوا بە قەراراتی مەجلیسی قیادەتی دەوڵەت ڕۆیشتووە و 900,000 دوێنمی ئەرزی تر بە قەراراتی لیژنەی شؤون اجتماعی ڕۆیشتووە بەس ئەمە وەکو نمونەیەکە هێنمەوە کە تاپۆکەی لە گیرفانی خاوەنیاتە تۆ ئێستا خانوویەکت هەیە تاپۆکەی لە گیرفان تاتا یعنی معقولە زەلامێ بێ لێ داگیر بکاو کەس گوێت لێ نەگرێت ئەمڕۆ کورد لە کەرکووکە بەڕاستی ئێمە هاین لەو پەڕی وەزع خراپیە لە کەرکووکە کوردی کەرکووک جوتیارانی کەرکووک بەڕاستی جێردەسەکراوین بەڕاستی حاڵمان لە حاڵێکی ئەو پەڕی لاوازیەتین هاوار بۆ کێبەرین ئێمە لە دوای خوا هاوار بۆ ئەو بەرپرسانە ئەبین بەڵام حتا ئێستاکە نەمانتوانیوە لە کاک بابوڵ ببینین نە سەرۆکی هەرێمی کوردستان ببینین یعنی بەداخەوە ئەمان ئەوەنەوە ئەچنە بەغدا کێشەی موچەیەک دەجا بۆیە چنە بەغدا کێشەی نەوتە 50 جا بۆیە چنە بەغدا کێشەی هەڵبژاردنە 50 جا بۆیە چنە بەغدا ئەگەر ئەوەنە کێشەی بوجە و موچە و نەوت لەلایەن گرنگە ئەگەر کێشەی مادەی 140 و کێشەی خاک و خەڵکی کەرکووک لەلایەنە گرنگ وایە بەڕاستی ئێستاکە جەنابەت باست کرد ینی هەموو ناوانەی کێنات ئەنی کاریگەری گەورەیان لەسەر کەیسەکە و دۆسیەکە و کێشەکە هەیە بەڵام گرنگە بانی کەسی یەکەم بەرپرسی یەکەم لەم بابەتە لەم کێشەیە ببیننەوە کە قسە و گفتوگۆی لەگەڵا بکەن تاوەکو بگەنە چارەسەرێکی ڕیشەیی لەسەر ئەم بابەتە. وەکو پێم وتی حەوڵمان زۆر داوە بەڵام ناتوانین دەنگمان ناگات یعنی ئێستا من لێرەوە داوا لە جەنابی کاک بابوڵەکەم سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەلایەنی کەمەوە تەنها دەچرکە 10 دقیقەمان بۆ تەخسیس بکات وەکو نوێنەری جوتیاران چاومان بە جەنابی بکەوێت یان سەرۆکی هەرێمی کوردستان یان دەستمان بگرن و بمانگەێنە سەرۆکی وەزیرانی عێراق بمانگەێنە سەرۆکی کۆماری عێراق یعنی حتا کەی ئەم گوێنەدانە بە خەڵکی شاری کەرکووک حتا کەی ئەم پشکردنە لە جوتیارانی خەڵکی کەرکووک ئەمڕۆ کوردی کەرکووک پێی داگرتووە لەسەر خاکەکەی خۆی ئەگەر وەزع وا بڕوا ئەوەی وا ماوەتەوە نەتیجە ڕەنگ هەیە بێزار بێت شارەکەیش بە دێبێت بۆ یەکجاری یعنی ئێستا خەڵکی سەرگەڕان یعنی خەڵکی سەرگەڕان ئێستاکە هاان لەسەر خەتێکی زۆر ترسناک نازانی خوا نەخواستا چ دقیقەیەک ئەقلی شێتەوە یان دوو تەقە لەم لایە دوو تەقە لەو لا بکرێت دوو زەلام بکوژێت لە لایەک وەڵڵاهی ئاگر لە ناوچەکە هەمووی بەرەبێت بەیانی ئەمە کێ مەسئولێتەکەی هەڵەگرێت کێ مەسئولێتی ئەم ئەو شوێنە هەڵەگرێت خوا نەخواستا ئەو جا مەگەر حەب بە یەکجاری ناوچەکە جێبێن و خاکەکەی خۆیانش بە جێبێنن ئەو کووردە ئەمڕۆ شەڕ بە کووردە فرۆشرێت لە کەرکووکە بەداخەوە ئەڵێن بە پاڵپشتی هێزە سەربازیەکان بە پاڵپشتی بەرپرسانی یەکەمی کەرکووک شەڕ بە کووردە فرۆشرێ بەڵام کوردەکە ئەمڕۆ بێخاوەنە ئەڵێم بەداخەوە ئەڵێم کوردەکە زۆر بێخاوەنە کەس گوێی لێ نادا حتا ئێستاکەوە 10 ڕۆژ زیاترە خەڵکی سەرگەڕان هاان لە حاڵەتێکی یعنی وەکو لە
جەبهەی جەنگەکانە شەڕەکانە وەستابن پێشمەرگە ئاسا بە بێچەک بەدەست تیپەتی یان بەدار و بەردەوە بەرامبەری ئەو هێزە سەربازیانە و بەرامبەری ئەو دیارە کەسێکمان هەیە بەرپرسی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمە کاک فەهمی بورهان من چەند جارێکانی لە نزیکەوە لێرە گفتوگۆمان کردووە و خۆشی خەڵکی کەرکووکە زۆر جار بینیومە کە هاتۆتە لاتان و داکۆچی کردووەوە بەڕاستی ژیانی مخەوەل کراوەیان سەلاحەتیەوە هەیە کە لەسرم کێشانیەوە بچێتە بەغداوە چەندین جار چۆتە بەغدایانی نازانم تا چەند زانیاری تەیە تا چەند بەدۆداشونت کردوە لای خۆتەوە کە ئەو چات تا چەند هەوڵی داوە بۆی چکە بەڕاستی ئەنی پۆستەکەی و بەرپرسیارەتەکەی و تایبەتە بە کێشەی ناوچە کێشە لەسەرەکان کەرکووک و دەوروبەری ینی پێدوانیە و بتوانێت دەنگیەوە بگەێنێتە بەرپرسانی عێراقیش لەگەڵ ڕێزم بۆ جەنابی لەگەڵ ڕێزم بۆ کاکفامی هەتا ئێستاکە نەیتوانیوە خاڵێک لەسەر کەلیمەیەکدا بنات لەگەڵ ڕێزم بۆ جەنابی کەرکووک و چارەسەری کێشەکانی کەرکووک پێویستی بەوە هەیە کە خەڵکی کەرکووک دڵسۆزانی کەرکووک بکرێن بە بەرپرس لەو کێشانە ئەوانەی کەوا ئەهل اختصاصن کەوا ئەهلی معلوماتیان هەیە پێویستە بکرێن بە بەرپرس و بکرێن بە مەسئول بۆ بە دوواداچوون بۆ ئەو کێشانە ئەڵێم هەتا ئێستاکە نەیانتوانیوە کەسیان بە هەموو سەرکردایەتی کوردەوە نەیانتوانیوە تا ئێستاکە خاڵێک لەسەر وشەیەکدا بنێن بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە ئەڵێم بەداخەوە بەرپرسم لەم قسەی خۆم کردومە لێرەوە دووبارە داوا لە جەنابی کاک بابڵ تاڵەبانیە کەم سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کەوا دەقیقەیەکمان بۆ تەرخان بکات بۆ ئەوەی بتوانین لەگەڵ جەنابی وەکو نوێنەری جوتیارانی کورد چەند کەسێک دابنچین ئەو کێشانە چارەسەر بکەین من زۆر متئەکدم کە کاک بابڵ ئەتوانێت لە بەغدا زۆر شتمان بۆ بکات کاک بابڵ لە بەغدا دەستڕۆیە کاک بابڵ لە بەغدا قسەڕۆیە زۆر شتی پێکرێت بەڵام لێرەوە ئەڵێم هەتا ئێستاکە بۆ جوتیارانی کوردی کەرکووک ئەڵێم بەداخەوە تا ئێستاکە هیچی نەکردووە و هیچ شوێندەسی کەسیان دیار نییە من لەو قسەی خۆم بەرپرسم وڵا کاک نەجات منیش دەنگی خۆمە خەمە پاڵدەنگی تۆ داواکارمانی شەڵا بەڕێز سەرک بافوزلال تاڵەبانی و دەرفەتێک دروست بێت ئێوە بتوانن لە نزیکەوە ببینن و هەروەها ئەم کێشانی جەنابەت باست کرد جێگی نیگەرانیە بەڕاستی لەوەی کە تۆ بەم ڕادەیە ڕەشببینی بەرامبەر بە دۆخەکە کە ئومێدەوارم شتەکان بەرەوە ئاراستەیە بڕۆن کە چارەسەر ببن و هەرێکێک هەر کوردێک لە جێگای خۆیەوە ئەگەر بەرپرسیارەتی هەبێ وەگەر بەرپرسیارەتیشی نەبێ بەڕاستی ئەمە بابەتێکی نیشتیمانی و نەتەوەی ینی هەرێکێکمان لە شوێنی خۆمانەوە بایی پێگەکەی خۆمان بەرپرسیارەتیمان لەم دۆخەم بەردەکەوێ ینی ئێمەش وەکو هەرکە میدیایەکەمان ڕەنگە جەنابە بتوانی ئەو شایەدێمان بۆ بدەی من چەندەمین جارە لەگەڵ جەنابە گفتوگۆ دەکەمە هەوڵمان داوە کورسات نیوز بکەینە منبەرێک بۆی کە جەنابەت بتوانی بە ئازادانە قسە بکەی و داواکانە بگەینیتە ئەو لایەنە بەرپرسانەی و کەسایەتە بەرپرسانەی کە پێویستە بەدەم دۆسیەکانتانەوە بێن ئەوەی کە دەمەوێت پرسیار بکەم بەڕاستی لەسەریەوەی کە ئەمە وەکو ئاستی حەزبی حکومیانی خۆشتان وەک جوتیارانی کورد ینی تا چەند تەباو یەکدەنگن لە ناو خۆتاندا لایانی کەم ئەگەر خەرخۆشتان بتوانن ئەو لۆبی و ئەو یەکگرتوویە دروست بکەن کە بەرگەی و فشار و زەختانە بگرن کام عەرەبە هاوردانە بۆتان دروستەکان طبعا لەبیرمان نەچێت من دەستخۆشی لە هەموو کەناڵە کوردەکانەکەم لە کەرکووک کەناڵەکەی جەنابتان ئەم کەناڵە بەڕێزە و کەناڵی کەرکووک و کەناڵی گەلی کوردستان زۆر جار ئێمە چاو پێکەوتنمان کردووە بەڵام ئەوە نەڵێم بەداخەوە یعنی بەرپرسانی کورد نازانم یعنی سەیری کەناڵە تەلەڤیزۆنیەکان ناکەن یا گوێ لە قسەکان ناگرن کە هیچ وەڵامێکیان نییە ئێمە خۆمان وەکو جوتیارانی کورد ڕاستیەکەی پێ بڵێم ئەگەر جوتیارانی کورد پێمان لەسەر خاکدا نەگرتایە قارەمانی خەڵکی دەبەری داقوق و سەرگەڕان و تۆبزاوە و ترکەڵان و ناوچەکانی تر نەبووایە باوەڕتان بێ ئێستا ئەو پارچە زەویانش کەوا ماوە عەرەبی هاوردە ئەوانەشی داگیرە کرد چەندەها جار لە داقوق لە سەرگەڕان لە تۆبزاوە لە ترکەڵان بەدار و بەبەرد ڕوبەڕووی هێزە سەربازیەکان و عەرەبە هاوردەکان بوونەتەوە ئەو میلەتە قارەمانە لە داقوق و لە سەرگەڕان و لە دووبس و لە تۆبزاوە و لە ترکەڵان و لە پەڵکانە و لە هەموو شوێنەکانی تر ئێمە یەکدەستین یەکدەنگین جوتیاران ئامادەین خوێنی خۆمان لەسەر ئەو خاکە بڕێژین جارێکی تر
ئەو قسەیە دووبارە ئەکەمەوە ئەڵێن بەرپرسانی کورد با بڕۆن گوێ لە دەنگی ئەو ئافرەتە بگرن کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە کە بتشیەوەیەک گلەیی لە لایەنە کوردستانیەکان ئەکاو بە قارەمانانە وەکو شێرە ژنێک ئامادەیەکەوە خوێنی خۆی و کەسوکاری لەسەر خاکەکە بڕژێنێ و جێی نەیەلێت با سەرکردەکانی کورد بەرپرسانی کورد تۆزێک بە خۆیان نابچنەوە چونکە خاک یعنی نیشتیمان من کەرکووکم بەبێ خاک بۆ چییە؟ من ئەگەر خاکەکەم لێ داگیر بکرێت کەرکووکم بۆ چی بەبێ خاک؟ هەر چاوم لەوە بێ کە 2 بەرمیل نەوتی تایە و نەوت ئەمڕۆ هەیە و سبەی نییە ئەبێ کێشەی خاک چارەسەر بکرێت. ئەگە کێشەی خاک چارەسەر کرا ئەوە مانای وایە کورد وجودی خۆی چەسپێنێ لە کەرکووک. کێشەی خاک چارەسەر کرا مانای وایە لە 170 کێشەی مادەی 140 چارەسەر ئەکرێت. بەڵام بەداخەوە ئەڵێم بەرپرسانی کورد پشتیان لە خاک و لە خەڵکی کەرکووک کردووە تا ئێستاکەیشی پێوە زۆر جار دووبارەمان کردوێتەوە و داوامان لێیان کردووە کەوا بێنە سەر خەت بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە بەڵام بەداخەوە هەتا ئێستاکە گوێیان لێمان نەگرتووە. کاک نەجادانی ئەم گرفتە بە تەنها جوتیارانی کورتیانەیان بۆ نمونە جوتیارانی تورکمانی لە ماوەکانی ڕابردوو بینیمان کە کورد و تورکمان پێکەوە ناڕەزاییان دژی ئەم بابەتە دەربڕی دژی ئاورە بە هاوردەکانانی بارودۆخی ئەوان چۆنەیانی ئەوانیش برایانی تورکمانمان ئەوانیش ئەرزێکی زۆریان داگیر کراوە لە ترکەڵان لە یایچی لە بەڵاوە لە بێشیر لە تازە خوڕماتوی لە تسعین ئەرزێکی زۆریان داگیر کراوە بە بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی هەڵۆشاوە و بە بڕیارەکانی لیژنەی شوونی شیمال ئەوانیش وەکو ئێمە غەدر لێکراون دەستیان داوەتە دەستی ئێمەیە لە خۆپیشاندانەکانی پار و پێرا ئاگاتان لێبوو پێکەوە لە ژێری ئەو خێوەیە دانیشتن بۆ ناڕەزای دەربڕین بەرامبەر ئەو بڕیارانە ئەوانیش حاڵیان لە حاڵی ئەمە باشتر نییە. پەرلەمانتارەکانی تورکمانیش وەکو کاک ئەرشە ساڵایی و هەروەها کاک عەلی غەریب یعنی ئەمانە مەجموعەیەکن کەوە دیسانەوە لەو بارەیەوە دەستیان درێژە. ئێمە داوا لە پەرلەمانتارەکانی خۆمانەکەین کەوە لەگەڵ ئەوانە دەست بدەنە دەست یەک لە بەغدا و لە پەرلەمانە بۆ ئەوەی بتوانن شتێک بکەن. و من لێرەوە داوا لە پەرلەمانتارەکانی کورد و تورکمان ئەەکەم لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ئێستا پرۆژە یاسایەک لە ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە هاتووە بۆ پەرلەمانی عێراق بۆ ئەوەی کەوە ئەو بڕیارانەی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش هەڵبوەشێنێتەوە. بەڵام بەداخەوە ئەڵێم یعنی ئەو بڕیارە یا ئەو مەشروعی قەرارە بە شێوەیە گەڵاڵە کراوە کە ڕەنگ هەیە زەرەری زۆر زیاتر بێت بۆ کورد و تورکمان لە قازانجی یعنی بە شێوەیە گەڵاڵە کراوە لە قازانجی لایەنی عەرەبیە کراوە. لێرە پێویستە کەوا پەرلەمانتارانی کورد و تورکمان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ لە پەیوەندیە بن لەگەڵ نوێنەرانی جوتیارانی کورد و تورکمانە لە کەرکووک و بزانن چ شتێک باشە ئەوە بکرێت چونکە بەڕاستی مەشروعی قەرارەکە بە شێوەیە گەڵاڵە کراوە لە قاجازی کوردانیە ئەبێ گۆڕانکاری تیا بکرێت پێشەوەی دەنگی لەسەر بدرێت بۆ ئەوەی کەوا ئەو بڕیارانە هەڵبوەشێنرێتەوە نەوەکو ئەو بڕیارانە لە چەند شوێنێک وەکو چۆنەڵێ لغمی تیادانراوە کە لە هەر فلتەرێکی بپەڕیتەوە فلتەرەکەی تری ئەیگرێتەوە نایەڵێت ئەو ئەرزە بۆ خاوەنە ڕەسەنەکانی بگەڕێتەوە. ئەوە کاری پەرلەمانتارانی کورد و تورکمانە بە یەکدەنگ لە لیژنەی یاساییە کە سەرۆکەکەی پەرلەمانتارێکی کووردە ئەبێ ئەو مەشروعی قەرارە دەستکاری بکرێت و تعدیلاتی تیا بکرێت پێش لە ئەوەی کەوا دەنگی لەسەر بدرێت و ئاگینا ئەگەر بەو شێوەیە کە لە حکومەتەوە هاتووە دەنگی لەسەر بدرێت یعنی من ئەتوانم بڵێم ماڵوێرانکەرە و بۆ هەتایە بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی هەڵوەشاوە ئەکا بە قانونی و ئیتر ئەوەیش داوایش کە هەمانێتن ناتوانین داوای بکەین. ئەوە حاڵەتێکی زۆر گرنگە تکام وایەکەوە ئاگادار بن لەو مەوزوعە.
زۆر سپاس بۆ بەرە شێخ نەجات تاڵەبانی نوێنەری جوتیارانی کورد لە کەرکووک ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ وەڵامی پرسیارەکانی ئێمە. پانۆرامەتان پێشکەشکرا. سپاس کە ئێوەش تاوەکو ئێستا بینەر بوون.